لجنه مافی مروف ابرو پارلمان کردستان نینراتیا پارلمان کردستان ما سردانا پارێزگەها هەڵەبجە کرد. پارێزگەها هەڵەبجە پارێزگەها ئاشتیەیە ڕاستی تبیا هەموو بەرپرسێت بارەگوێت لایەنێت سیاسی لێرە ئەvê ئاشتیا پارێزگەها هەڵەبجە بپارێزن کە هزارها قوربانی یابودای ئەم وەکو کورد وەکو کوردستانی هەمی قەردارێت ئەvê پارێزگەها هەڵەبجەینە تبیا ئەف ئازادیە ئەف ئاشتیە بێتە پاراستن لایەت هەموو بەرپرسێت بارەگوێت حزبێت سیاسی ئەمە وەکو لجنە مافێ مرۆڤ ئەبرو سەردانا بارەگوێت حکومی کرد هاتینە پێشوازیکردن لای بەڕێز پارێزگای هەڵەبجە بەڕێز کاک ئازاد هەروەها بەڕێز نوخشەخان قایمقامی هەڵەبجە و هەموو بەرپرسێت ئیداری هەروەها مە سەردانا بارەگوێت حزبیش کردن دا زیاتر معلوماتە وەربگرین دوایە دەپێک بە لەگەل هەواڵێت خۆ لجنە مافی مرۆڤ دەپێک بە راپۆرتەکە تێر و تەسەل دەینە سەرۆکاتیە پەرلەمانی کوردستانی ڕاستی و درستیە ئەvê پارێزگەهێ دەیگەینە سەر بەی خۆ سەرۆکاتیە پەرلەمانی کوردستانی لازمە ئەم هەموو پێک بە وەکو لایەنێت سیاسی وەکو کورد ئەvê ئاشتیە بپارێزین ئەم هەموو پێک بە قەردارێت حکومەتە هەرێما کوردستانی هەموو کوردستانی و هەموو حزبێت سیاسی و قەردارێت پارێزگەها هەڵەبجەینە لازمە بەرز ڕابگرین و gelek kêmokasîş rastî me dîtin parêzgeha Helepçeyê heye em daxwazê hikûmeta Herêma Kurdistanê dikeyin evê parêzgehê feelen resmî yabiye parêzgeh bes wekû qezayekê teamül tê kirin em daxwazê hikûmeta Herêma Kurdistanê dikeyin bête serxet zûtirîn wext hemû bingehêt یت رئیسی بیت وکرن استینا هندک خلکی بو تعیین بکن وکو پارێزگاه هەولێر و وەکو پارێزگاه سلەیمانی و وەکو پارێزگاه دهۆک تعامل گەپێتە کرن ڕاستی گەلکی مکاسیت هەی و زایدن ئەم پشتەوانێت ئەوان خو پێشاندانایینە ئەبێتێن داخوازا مافێت خودکەن بەس خو پێشاندانێکە ڕەوا مولەتی وەربگرن خو پێشاندانێکە ئاشتیا نەبیت ئەم گەل هەندێدانینە بچن بارەگوایەت حزبی و بارەگوایەت حکومی پێک بە بسووتینن ئەڤەم هەموو پێک بە دێ زەرەرێکین دێ سیمایەکی خراپ نیشا دەربەدەین وەکو کوردستان وەکو پایتەختی ئاشتی